أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان و خوشکانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگار و ڕەحمەت و میهرەبانی بڕژێ بەسەر هەموو لایەکدا. خۆشحاڵم لە بابەتێکی نوێ بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەمەوە کە بابەتێکی گرنگ و هەستیارە و ئەمڕۆ خەڵکێکی زۆری لە ڕابوونی ئیسلامی و دەرەوەی ڕابوونی ئیسلامیش بەخۆیەوە سەرقاڵ کردووە. کێشە و گرفتێکی زۆری بۆ ڕەوتی بانگەوازی ئیسلامی دروست کردووە، بۆ کۆی بانخوازان و مامۆسایان و ڕەوتی ئاینی دروست کردووە. بە هەمان شێوە گرفتێکی زۆریشی لە خیتابی شەرعیە دروست کردووە، لە بابەتە فقهی و حکمە شەرعی و بیر و باوەڕێکانە دروست کردووە. ئەم بابەتە خۆشەویستان بە بابەتی تەکفیر ناسراوە، واتە بە کافرکردنی خەڵک، بە کافر لە قەڵەمدانی خەڵک. مەبەستمان لە تەکفیر چییە؟ سەرەتا وەکو پێناسەیەک خۆشەویستان، پێناسی تەکفیر بریتە لە بڕیاردان لەسەر دەرچوونی کەسێک لە بازنگی ئیسلام و چوونی بە بازنگی کوفرە، یعنی کەسەکە لە بازنگی ئیسلام دەرەچێتە بازنگی کوفرەوە، یا ئەوەتە کەسەکە هەر لە ئەسڵا ئیماندار نەبووە، بەڵام کارێک یا گفتارێک یا بیر و باوەڕێکی هەیە، ئەم کار و گفتار و بیر و باوەڕە لە بازنگی کوفرە پێناسی ئەکەن، لە بازنگی کوفرە بێنایەکەن. جا هەر کەسێک ئەمە بکە یا هەر کەسێک ئەم قەناعەتی هەبێ، ئەمە پێی ئەوترێت کافر و لە بازنگی ئیمانە ڕواتە دەرەوە. ئەم خاڵە بەڕێزان وەکو عەرزم کردن، ئەمڕۆ مەترسیەکی زۆری لەسەر خیتابی ئیسلامی دروست کردووە، دروستبوونی هەندێک گروپ کەسایەتی، هەندێک ڕەوتی فکری کە ئەمەیان کردوێتە منهەج و بینا لەسەر ئەمە کارەکەن و ئەمە وەکو عەرزم کردن بشێوی ناوەتەوە بۆ خەڵکی موسڵمان. من حەزەکەم لە زنجیرە باسێکە پشتیوان بەخوای پەروەردگار تیشک بخەمە سەر بابەتی تەکفیر، بنەماکانی هۆکارەکانی دروستبوونی سەرەتایی دروستبوونی تەکفیر لەکوێوە سەری هەڵداوە، ئەو بنەما شەرعی و زانستیانەی کە ئێمە بووی ئەگەڕێنەوە لە مەسائلی تەکفیرە. ئەم بابەتانە گرنگە خەڵکی موسڵمان پێناسەیەکی علمی زانستی دقیق بزانێت لەبارەیانەوە، بۆ ئەوەی کە ئەوەی شەرعی خوا پێمانەڵێ ئەو قەناعەتەمان هەبێ بەرامبەر بە فکری تەکفیر بوون و مەسەلەی کافرکردنی خەڵک. ئەم بابەتە خۆشەویستان، من کە هاتووم قسەم لەسەر کردووە، نەهاتووم بڕۆم لە کتێبەکانی ئەدەبیاتی ئیخوانەوە قسەی لەسەرکەم، یا ئەدەبیاتی ئەهلی تەسەووفەوە قسەی لەسەرکەم، یا ئەدەبیاتی ئەهلی سەلەفەوە قسەی لەسەرکەم. نە، هاتووم لە ئەدەبیاتی سەلەفی، ئەوەی کە پێیان ئەوتێت لەمڕۆیە سەلەفی تەکفیری جیهادی خۆیانەوە قسەم لەسەر کردووە. قسەی ئەو زانا پێشینانم هێناوە کە ئەوان پشتی بێ ئەبەستن. بۆ نمونە پیاوێکی وەکو ئیبن تەیمیە کە بەداخەوە ئەوان شێوەی ئیبن تەیمییشیان شێواندووە لەو ئەدەبیاتانی کە خۆیان قسەی لەسەرەکەن و ئەدەبیاتانی کە بە حساب پێی ڕەوی ئەکەن. گەڕاومەتەوە بۆ ئەو کتێبانی کە ئەوان وەکو ئەدەبیات زۆر بەتوندی لە قەڵەم ئەدەنەوە بەکاری دێنن. گەڕاومەتەوە سەر کتێبەکانی ئەبوو محەممەدی مەقدیسی، کتێبەکانی ئەبوو بەسیر، ئەبوو الئەعلای مەودودی پێش ئەوان. باشە، لەگەڵ کتێبەکانی سەید ئیمام کە معروفە بە عەبدولقادر عەبدولعەزیز و زۆر کتێبی هەیە، کتێبی عومدە و کتێبی ئەلجامع فی طەلەب العلم الشەرعی. ئەم کتێبانی ئەم پیاوە کە ئێستا ئەم پیاوە خۆی مراجعاتە نووسێتەوە. هاتووم لەم ئەدەبیاتانەوە ئەمەوێ قسە لەسەر بابەتی تەکفیر بکەین و بزانین تەکفیر تا چەندێک ئەو بابەتی برادرانێک تەنزیری بۆ ئەکەن و پێیان وایە ئەمە منهەجێکی شەرعیە، بزانین تا چەند ئەمە شەرعیە لە میزانی کتێبەکانی ئەوانەوە، لە میزانی ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دەقەکانی قورئان و تێگەیشتنی پێشینی ئەم ئومەتە بۆ ئەم بابەتە. خاڵێکی تر کە پێم خۆشە لەم پێشەکیە ڕوونی بکەمەوە ئەوەی بەڕێزان، من نامەوێت لەم زنجیرە باسەیە بڵێم حکمی تەکفیر نییە لە شەرعا، یا تەکفیر تاوانێکی گەورەیە. تەکفیر حکمێکی شەرعیە بەڕێزان، تەکفیر حکمێکی شەرعیە، هەر وەکو نوێژ، وەکو ڕۆژوو، وەکو زەکات، وەکو حەج لە قورئانە خوای پەروەردگار باسی کردووە و خوای پەروەردگار کۆمەڵی خەڵکی بە کافر لە قەڵەم داوە لە قورئانە. ئێمە ناتوانین ئینکاری لەمە بکەین، لەبەرەوە من دێم
ئەمەوێ شیکاریەکی بابەتی و زانستیانی قوڵ بۆ ئەم بابەتە بکەین بۆ ئەوەی تێی بگەین وەکو خۆی نەوە تا ئینکاری بکەین لە بنەماوە نەوە تا بەو ڕەهایش کە هەندێک کەسایەتی هەندێک گروپ دەستە ڕەوت قەناعاتیان وایە کە هەموو خەڵک کافرە و کە هەموو خەڵک بێدینە و هەموو خەڵک خوێنی حەڵاڵە ئەمەوانەیە لە شەرعا تەکفیر بابەتێکە حکمێکی شەرعیە لە مەودایەکی زۆر تەسک بە ضەوابط و قیودی خۆی بەکاردێ بۆ نمونە ئێمە لە شەرعا هەر کەسێک پێمان گوت تۆ موسڵمانی خۆی وتی ناکا کە موسڵمانیم ئەمە کافرە ئەمە ئیتر ئێمە پێی بڵێن یا پێی نەڵێن کابرا کە خۆی بە کافر لە قەڵەمەدا تەواو کافرە بیر و باوەڕی نییە و خۆی ئەتراف لەسەر خۆیەکە کەسێکی تر کە ئیماندارە بەڵام بیر و باوەڕێک یا قسەیەک یا کردەوەیەکەکە لە بازنەی ئیمانە بایتە دەرەوە ئەم کەسە ئەگەر پێمان گوت پێویستە تەوبە بکە بگەڕێتەوە بۆی بێتەوە بازنەی ئیمان ئەگەر ناکافرە بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانە باسی دیمەنێکەکە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵانیە لە غەزایەک دەگەڕێنەوە کۆمەڵێک لە منافقەکان لەگەڵ هەندێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعا هاوڵەکان نایکەن منافقەکان گاڵتە بە پێغەمبەر و ئاەتەکانی قورئانەکەن ئەصحابی پێغەمبەر هەندێکیان سیان چوارێک لەگەڵیانە ئەبن زەردەخەنەیەکەکەن بۆ گاڵتەجاڕەکانی ئەوان خوای پەروەردگار ئاەتە نێرێتە خوارە و بە پێغەمبەریش ئاگادارەکاتەوە کە ئەمانە لە کاتی گەڕانەوە ئەم هەڵوێستە شیاوەیان هەبوو دواتر خوای پەروەردگار پێیانە فەرمێ وەلئین سەئەلتەهوم لەیەقولون ئینەما كنا نخوض ونلعب ئەفەرمی ئەگەر لێت بپرسینایە ئەم کارەتان بۆ کرد ئەیان گوت وەڵاهی ئێمە تەنها مۆزوعی کار بەڕێکردن و سوعبەتمان طبعا هاتنە خزمەت پێغەمبەر فعلەن وایان گوت گوتیان ئەی پێغەمبەری خوا وەڵاهی مەبەستیم بێدینیمان نەبووە تەنها کات بەڕێکردن بۆ ئیتر لە کات بەڕێکردنەکەیشە گاڵتەوگە پێکمان کرد ناوی تۆ ناوی کۆمەڵی برادەری کە ها بەدەممانە و کۆمەڵێک بابەتی قورئانمان قسە لەسەر کرد و خوای پەروەردگار ڕێی ئەمەیان لێ ئەگرێ پێ فەرمێ بە پێغەمبەر ئەفەرمێ قل ئەبی الله وآياته ورسوله كنتم تستهزئون ئەی محەممەد پێیان بڵێ ئێوە بە قورئان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاەتەکانی قورئان گاڵتەدان نەکرد پەروەردگار زۆر بە واضحی پێیانە فەرمێ لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم ئەفەرمێ هیچ پاساو نەهێننەوە ئێوە دوای ئەوەی کە ئیماندار بوون کافر بوون ئەم خاڵە زۆر گرنگە خۆشەویستان قورئان بە واضحی ئەفەرمێ ئەمانە ئیماندار بوون خوا ئەفەرمێ بعد إيمانكم قد كفرتم بعد إيمانكم خوا شایەتی ئیمانیان بۆ ئەدا پێش ئەوەی ئەم گاڵتە جاڕیە بکەن دوای ئەوە خوای پەروەردگار بڕیاری کوفریشان لەسەرەدا بۆیە بەڕێزان یعنی ئەم حکمە حکمێکی شەرعیە لە قورئانە هەیە لە ئەحادیثەکانی پێغەمبەرە هەیە صلی الله عليه وسلم بەڵام ئەم حکمە پێویستەکە ئێمە وەکو خۆی ئەم ئیسلامە بەڕێزان ئاینێکی زۆر عەزیمە وەکو سەیدەلیەیەکی گەورە وایە ئەم سەیدەلیە دەرمانی هەموو نەخۆشیەکی تایە وەڵامی هەموو پرسیارێکی تایە بەڵام ئەو کارمەندانی لە دەرمانخانەکە ئیشەکەن ئەو دکتۆرانی لە دەرمانخانەکە ئیشەکەن ئەگەر ئەم دەرمانانە بە شێوەیەکی هەڵا یا زیاد لە ڕێژەی خۆی یا کەمتر لە ڕێژەی خۆی بن بە خەڵک لە جاتی ئەوەی دەرمانەکە بێ بە سەبەبی شیفا و عیلاج دەرمانەکە بێ بە ژەهر و نەخۆشەکانە کوژێ ئێستا بەداخەوە زۆربەی ئەمەی پزیشک ئەو بەڕێزانی لەم دەرمانخانەیە کارەکەن دەرمانی هەڵا ئەدەن بە خەڵک تەنزیلی هەڵا ئەکەن نەزانن لە دەرمانخانەکەیە ئیشەکەن بوون بە مایی شێواندنی سیما جوانەکەی ئیسلام ئەو شەریکانی کە دەرمانەکەیان ئینتاج کردووە باشە ئەگەر هاتوو ئەم شەریکەیە دکتۆرێکی نەزان دەرمانەکەی دا بە نەخۆشەکە دەرمانەکە نەتیجەیەکی سلبی هەبوو ئەو کاتە سومعی شەریکەکەش بەدناوە بێ ئێمە زۆرێکمان وامان کردووە ئێمە دەرمانی هەڵەمان داوە بە نەخۆشەکان ئێمە هاتوین کەمتر یا زیاتر لە ڕێژەی خۆی دەرمانەکە لە جاتی ئەوەی دەرمان بێ بووە بەژار بۆ نەخۆشەکان نەخۆشەکان پێی زیادی کردووە ئێمە ئەمانەوێ قسە لەسەر ئەوە بکەین کە تەکفیر چۆن وەکو حکمێکی شەرعی ئەیەک بێ یەکەم خەڵکی پسپۆڕ و شارەزا ئەم حکمە بەکاربێنن دووەم لە سنووری شەرعی خۆی نەترازی ئەم بابەتە زیادە ڕەوی تێدا نەکرێ هەر حکمێکی شەرعی نوێژ ڕۆژوو هەموو عیبادەتەکان کە زیادە ڕەوی تیاکرا لە حەدی خۆی باشە یعنی قاعدەیەکە لە كل شيء زاد عن حده انقلب إلى ضده هەموو شتێک لە سنووری خۆی ترازا عکسە بێتەوە نەتیجەکەی لەبەرەوە دین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تحذیری دا فەرمیتی هەلەکە المتنطعون ئەوانەی کە پەرگیرن لەم شەریعەتی خوایە بە هیلاگەچن سەرەڕۆ ئەبن کەواتە ئێمە ئەمانەوێ لە قاعدەی شەرعی خۆیان قسە لەسەر ئەم بابەتە بکەین خاڵێکی تر کە گرنگە ئێمە بیزانین وەکو مقدمە بەڕێزان ئەوەیە ئێمە هیچ کەسێکمان با حەزەرکەین لە دینی خوا بە بێ بەڵگە بە بێزانت قسە نەکەین بۆ چونکە ئێمە زۆر جاروا ئەزانین تەنها دزی و درۆ تاوانە نا بەڕێزان دزی و درۆ قبوڵمانە تاوانە
بەڵام لەو تاوانتر گەورەتر لەو تاوانی ئەوەی ئینسان بەدەم خواوە قسە بکە. خوای پەروەردگار لە قورئان هەڕەشاکە ئەفەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. ئەفەرمێ بە زمانی دروی خۆتان پۆلێنی حەڵاڵ و حرام مەکەن. أفرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب بو درو بدم خوا بكن خوا هرشاك أفرمي إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون أواني درو بدم خوا أكن هرجيز رزقاري النبي بس زي حقي خوا نقل. ابن القيم درباري أم بابا تكتبي كنوسيو برزان بناوي إعلام الموقعين عن رب العالمين واتا أقادار كرنوي أو كساني كبناوي خوا وإمزاء كان کەسێک کە ئەڵێ لە شەرعە ئەم بابەتە وایە با بابەتەکە بچووک بێ با بابەتەکە پەیوەندی بە دەستنوێژەوە هەبێ بە سووری بانگانەی ئافرەتەوە هەبێ با بابەتەکە گرنگی یعنی لە هەمیشی فقهی ئیسلامیە بێ تۆ بە ناوی خواوە فتوا بۆ خەڵک دەدەی حرامە درۆ بکەی بەدەم خەڵکەوە ئەی ئەگەر بەدەم خواوە کردت ئەی بەدەم شەرعی خواوە درۆت کرد بەدەم پێغەمبەری خواوە ئەو کاتە درۆکە تاوانەکە گەورەتر ئەبێ. لەبەرەوە ئیبن القەیم لەم کتێبەیە ئەڵێ ئەو کەسانەی ئاگاداری بۆ ئەو کەسانی کە بە ناوی خواوە ئیمزا ئەکەن خۆتۆ ئەمە شەریکەیەک نییە خۆت مدیری بیت و بە ئەمری خۆت بڕیاری تیا بدەی نا ئەمە دینی خوایە تۆ خاوەنی نیت تەنانەت پێغەمبەریش خاوەندارێتی ئەم دینەی نەکردووە بەبێ ئیذنی خوا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشی لە برایانی دەستەی کفری دەکەم کە ئەو کۆرە خۆشیان سازدا خوای گەورە جەزای خێریان بداتەوە و سوپاسی ئامادەبوونیشتان دەکەم لە خوشک و برایانی کفریم یاخوا بەخێر بێن سەر و سەرچاومان. ئەو بابەتێک کە من بۆم حاضر کردوون بابەتێکە هەر هەمومان ئیشمان پێدەبی چونکە هەر کەسێک کە عائیلە بێ و خێزان بێ حتمەن کێشەی تێدەکەوی. ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو مرۆڤە پاک و گەورەیە مشکلەی تێدا بووە گرفتی تێدا بووە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە چۆن کێشەکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحيم الحمد لله رب العالمين خێریان بداتەوە و گرفتی تێدا بووە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە چۆن کێشەکانمان حەل دەکەین چونکە ئەو کەسەی نەزانی کێشە حەلکە کێشە بچووکەکانیش گەورە دەکا ئەو کەسەی بزانی کێشە حەلکە کێشە هەموو گەورەکان بچووک دەکاتەوە. دا بەڕاستی زۆر گرنگە ئێمە کە دەچینە ناو ئەو پرۆسەی زەواج دەچینە ناو ئەو پرۆسەی خێزانداری بەڕاستی زۆر گرنگە چ ئەو خوشکە چ ئەو برایە بەڕاستی عەقڵێکی وای پێبێ لە کاتی توشبوونی هەر کێشە و ناڕەحەتێکدا زۆر بە ئاسانی ئەو کێشە حەل بکاتن. جا ئەو ئیسلامە پاکە ئەو ئیسلامە عەزیمە ئەو قورئانە شیرین و گەورەیە ئەو حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ژیاننامەی ئەو نازدارەمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم زۆر بە جوانی ئەو بنەمانەیەنەی تێدایە کەوا کێشەکانمان حەل دەکاتن. هەمووی ئەو خطوط عەریزانە ئەو شتە بە فائیدانەی تێدایە کە بەڕاستی ئێمە ئەگەر کێشەیەکمان لێ قەومە چۆن بتوانین بە کەمترین زەرەر و بە کەمترین ماوە کێشەکانی خۆمان حەلکەین. یەکەمین خاڵ هەر عائیلەیەک هەر برایەک هەر خوشکێک کە کێشەی توش بوو یەکەمین خاڵ دەبێ بچی تۆبەی بکە چونکە هیچ گوناحێک نییە ئیلا لە پاشە خۆی بەڵایەکی لە دووە هیچ گوناحێک نییە ئیلا بەڵایەکی لە دووە هیچ گوناحێک نییە ئیلا غەمێکی لە دووە. لۆی ئیبن سیرین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەی فەرموو وەڵڵاهی ئاساری گوناحی خۆم لەسەر وراغ و دابەکە و لەسەر خێزانم دەبینم ئاساری گوناحی خۆم لەسەر خێزانم دەبینم. هەر کاتێک خێزانت عیناد بوو هەر کاتێک پیاوەکە عیناد بوو بزانە گوناحێک لە تۆ ڕووی داوە کەوا ئەو کێشەت بۆ دروست دەکاتن.
یەکەم خاڵەوەی بچی سڵح لەگە خوای گەورە بکەی بینی خۆت و خوای گەورە پاکە خوا بینی خۆت و خێزانت چاک دەکاتن بینی خۆت و خوای ئاوەدان کە خوا بینی ئەو ژن و مێردە ئاوەدان دەکاتن زۆر گرنگە یەکەم خاڵ کە ئێمە باسی هیچ حەلێک أعوذ بالله من الشيطان الرجيم عاداتی خۆی جۆری دووهەم تەشبیهکردنی عەشوایی زەکا بۆ دینداری أقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله ڕاهای فرموودەکان یا وەرگرتنی فرموودەکان بە بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لەبێت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستم ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆمە. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو سێ جۆر تێگەیشتن سێ جۆر خوێندنەوە هەبوو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن بریتیە لە ڕەتکردنەوەیشی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا
مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەوێ دی کەمتر نییە بەڕێزان هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چاو بکەوێت جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە فریتێ لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتێ لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە ڕەسوول بووە مەقامی ئیفتائی هەبووە فتوای هەبووە فتوای داوە کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە یەکێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قازی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە بەرپرسی جەنگەکان خۆی بووە زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاو سەیر بکرێت و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتابي الإحكام في أصول الأحكام دا ما جبا تصرفات ديني ودنيوي أدا ليكي جاكاتا ورا نابتك البكريت وقاضي عياض وإمام غزالي تنان إمام غزالي نصيكي صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن پیغمبر صلی الله علیه وسلم له هموش تک دا که او کردبیتی یا وتبیتی سنته بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە بەڕێزان هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت تەئسیلی بۆ بکەیت تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە دواتە سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صیفەتی تەشریعی بێ یەکێ لەو فەرمودانە لە صەحیحی بوخاریدایە پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو ناوی بەریرە بوو دایکی ئیمانداران عائشە ڕزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت لە صەحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆز یا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە بەریرە ئەفەرمێ ئەتەئمڕونی ئایا فەرمانم پێ یەکەی یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوانە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما ئەنا ئەشفع من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم یەکێکی دیکە لەو بەڵگانە کە دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموودەیەکە کە لە صەحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئەجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەو فەرمێن صدقوا وكذبوا ئەڵێ وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يعني الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك دي هكا عمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان نياوت
ڕای ڕاجحەوەی کە ساڵی عومرەت القەضا بووە محەممەد و شوێنکەوتوانی ناتوانن تەوافکەن بە دەوری کەعبەیە لاواز بوون لە مەدینە ئاوهەوای مەدینەیان پێ ناکەوێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لە بەڕەتدانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو توفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صەدەقوا وەکەذەبوا ئەڵێ یعنی چی صەدەقوا وەکەذەبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورە کچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محەممەد هذا محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵات بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر چوار مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف سێ شەوڵی یەکەم بە گورگەلەوە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەرەوە نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زمانێک یا خوتمەکانێک یا بە بوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضحە ئەم فەرمودە ڕێگا ئەدا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وەک کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و ملابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە ئەگەر سەیەکێ الأئمة من قريش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت بە تێگەیشتن ڕواڵەتیەکە تەشریعی نظامی طەبەقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودە بەس ئێوە نییە ئیبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتما حکمەتێکە لەم فەرمودە کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدورگەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگەر ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرمودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرمودەیە مستەنەدەکەی مەسلحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرمودەکە تەشریعە
فرمودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبوو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فرمووی خذي ما يكفيك وولدك بالمعروف ئەم فەرمودەیە پێشەوا شافعی ڕەزای خۆی لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقینێکیشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێت لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرمودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرمودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەکە هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرمودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بە لای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگای شکێ بۆ نیشاندا فەرمودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆ ناو باخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەیفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرمودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێچەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرمودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەت بە کەسانێکی دیاری کراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای یا فەرموویەتی بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لەبێت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرمودە پێگە و کارپێکردنی من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو سێ جۆر تێگەیشتن سێ جۆر خوێندنەوە هەبوو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن بریتیە لە ڕەتکردنەوەیشی ڕاهای فەرمودەکان یا وەرگرتنی فەرمودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابەندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرمودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆژ هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەوێدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرمودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرچاو بکەوێت.
جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتێ لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتێ لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. هیچێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قازی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە، بەرپرسی جەنگەکان خۆی بووە، زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاوسەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتاب الإحكام في أصول الأحكام دا أماجبها تصرفات ديني ودنيوي أداليك جاءكاته ورا نابتك البكرت وقاضي عياض وإمام غزالي تنان إمام غزالي نصك صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك ذاك أو كردبيتي يا وتبيتي سنته بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی بەرەیرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بەڕێز